ئەو هەموو محیبەتە دەبینی لە توراز لە کولتور لە ئەدەب لە هونەر ئەمە بە شەکەلەوەی کە جوانی هەڵەبجە بەم چەشنە ڕۆیشتووە دیارە ڕۆژی هەڵەبجە ڕۆژێکی پیرۆزە بەتایبەت بۆ هەڵەبجەیەکان و بۆ تەواوی کوردستان هەڵەبجە ئەمڕۆ وەک شارێ باڵی کێشاوە بەسەر تەواوی دنیاە محیبەتی هەڵەبجە گەیشتوتە هەموو دنیا هەرنا هەڵەبجە و هەناری هەڵەبجە وەک شار هەنارێک لە دنیادا ڕۆیشتووە ئەوە بۆ من مایشە نازیە مایی گەورەیە و دڵخۆشم وە کوڕێکی هەڵەبجە و قەڵەمێکی هەڵەبجە ئەو ڕۆ لە نێو کەسوکاری خۆمدا لە نێو جەماوەر و لە نێو ئەم شارەیە ئەو هەموو محیبەتە دەبینی لە توراز لە کولتور لە ئەدەب لە هونەر ئەمە بە شەکەلەوەی کە جوانی هەڵەبجە بەم چەشنە ڕۆیشتووە ئەمە مێژووی هەڵەبجە دووبارە ئەکاتەوە بۆی من تەمەناکەم ئاوردانەوەی زێدەتر و هەڵەبجە بدرێ وەگەوەی کە خزمەتێکی جوان بەم شارە کراوە تەمەنا ئەەکەم لەمە زێدەتر ئاوردانەوەی جوانی بە هەڵەبجە بدرێم.